شوێنی دووەم کە هێرشیانەکە لەسەر ئومەتی ئیسلامی لەلایەن دەریاوە کاتێکیان نەزانی شاخێکی گەورە لە پەنای دەریاکە ئەوەستێ و جێژدا ئەوەزێت و پەلامار ئەدا و شوێنێک لە موسڵمان ئەگرەیە زەرێک ئەدات و ئەڕوا دوای هیچیان پێ نەئەکرا. سیدنا معاویە زۆر هەوڵێکی گەورەی خستە گەڕەوەی ئیمامی عومەر قەناعەت پێ بکا کە کەشتی دروست بکە. ئیمامی عومەر قەناعەتی نەئەکرد. چەندین جار نامە ئەنێرە بۆ ئیمامی عومەر تەڵەبی ئەوەی لێکە ئیزنم بدە بۆەوەی منیش وەکو ئەوان موکیبەیەکی گەورە دروستکەم لەلایەن دەریاوە هێرش بکەمە سەریان نەیەڵم ئیسراحەتکەن. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە ئەخیرە ئەمەندەی ئیلحاح لێ کرد نامەیەکی نووسی بۆ عەمری کوڕی عاص. ئەی عەمر تێم گەیەنە ئەمەی معاویە داوای ئەکا ئەوێ بچی بکە چ شتێکی ئەوێ حاڵیم کەلی وتی وەڵڵاهی ئەی ئیمام ئەمە شتێکە لەناو دەریا وەکو کێوێک دێ خۆی چەندێکە ئەوەنە خەڵکی لەسرە هەرچی سەیرەکەم ئەمە خوا نەجاتیان ئەدا گەنە نەجات بوون لەمان نییە ئەگەر هاتن نەخنکان ئەمە زەفەرێکی زۆر گەورە ئەبن و ئیشی خۆیانەکەن و ئەڕۆن خنکانیش خنکان. نامەیەکی نووسیەوە بۆ سیدنا معاویە وتی ئیتر بە هیچ شێوازی باسی ئەستۆڵم لەگەڵا ناکە باسی کەشتی دەریاییم لەگەڵا ناکەی کەشتی دەریایی لە فکری خۆتا ببڕێنەرەوە ئەگەر ئەم جارە داوای کەیت و عقوبەت ئەدەم نابێت داوای کەیتەوە وەڵڵاهی خوێنی موسڵمانێک کە بخەنکێ لەناو دەریایە لە هەموو زەوی ڕۆم بەلامەوە گرانترە بە قەدرترە بە هیچ شێوازێک نابێت ئەبێ ئەم دەرگایە دابخێ. ئیتر سیدنا معاویە دەرگاکەی داخست تا زەمەنی ئیمامی عوسمان. لە دوای ئیمامی عومەر لە زەمەنی ئیمامی عوسمانە جارێکی تر هاتەوە دەستی کردەوە بە نامەنووسینەوە و تەڵەبێکی زۆر گەورەی لە سیدنا عوسمان کرد داوای لێ کرد کە مەجالی بداتێ نەفەسێکی بداتێ بۆ ئەوی لە ڕووی دەریاوە شتێک دروست کات و بتوانێت لێو بربەرەکانی لەگەڵ کافران و بێدینانە بکە. سیدنا عوسمان نامێکی بۆ نووسیەوە نووسی هەموو نامەکان کە نادە بۆ سیدنا عومەر و جوابی داتەوە هەموو ماگال لێ ئەم تەڵەبە لە من مەکەرەوە. جارێکتر نامەی نووسیەوە ڕوونکردنەوەیدا کە من ئەگەر ئەمە نەکەم ئیتر بە هیچ شێوازێک بەشی وشکانیم کۆنتترۆڵە بەس بەشی دەریایم هیچ کۆنتترۆڵ نیە هەر جارەی لایەکەوە هێرشەکە نەسرم ئەوە فەلەستینە بەدەستیەوەیەتی میسرە بەدەستیەوەیەتی لە ینی حساب کە هەموو شام بە کاملی بە معنای کۆنەکەی هەر هەمووی لەژێر دەسەڵاتی سیدنا معاویە و بەردەوامیش سنووری لەگەڵ دەریا هەیە و کێشەی بۆ دروستە بێ. لە ئەخیرە ئیمامی عوسمان نامەیەکی بۆ نووسیەوە نووسی باش مەجالت ئەدەمێ یەکەمین کەشتی دروست بکە بەڵام یەکەم کەس قاج ئەخاتە ناوی خۆتی دووەم کەس خێزانەکەت خۆت و خێزان و مناڵ ئەوێ بچن ناوی ئەگەر فەوتان بە ئێوە فەوت